تەواو پێش هەموو شێگوێن باسیەوە بۆ بکەم ئەو دوو هاوپیشە ئازیزە ئەگەر لە ڕۆژنووسیش کار نەکەن دوجار بە هەموو شێوە پێویستە ئیداری دەستگیرکردنیان بکرێت کاتێکە لە سەرکاری ڕۆژنامەوانی دەستگیرەکرێن لەبەرەوەی بەداخەوە ئەمە هەمیشە قسەمان لەسەر ئەوە بووە کە ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان هەڵبەت ئەوانەی کە زیاتر خاوەنی خۆیانن لە دەروی حیزبەکان و بە دیاریگەی ژەرد و حیزبی دەسەڵاتکارەکان ڕوبەڕووی دنیای بەربەز دەبنەوانەیە بۆیە ڕۆژنامەنووس لە هەر دەستگایەکیش کات پێویستە ئەو پەڕێزی لێ بگیرێت و چۆن پەرلەمانتارێک حەسانی هەیە دەبێت ڕۆژنامەنووس حەسانی هەبێت بەداخەوە دەستگیرکردنی ئەو دوو هاوپیشە ئازیزە لە غیاب و بێدەنگی سندیکای ڕۆژنامەنووسانایە کە مەرجەعی ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستانە و تەمسیلی ڕۆژنامەنووسان ئەکات من پێم وایە دەستگیرکردنی ئەو دوو هاوپیشە ئازیزە لە ژێر هەز ناوێکا بێت لە ژێر هەز بیانوێکا بێت دەبێ محکوم بکرێت دەبێ بەرپرسانی ئەمنی هەرێمی کوردستان بەرپرسانی حکومی بەڕاستی بێنە سەرخەت بەڕاستی قسەیان لەسەر بکەن چونکە بەپێی ئەو زانیارانی کە هەیە ئەو دوو ڕۆژنامەنووسە بە هیچ شێوەیەک سەردانیان ناکرێت بە هیچ شێوەیەک ڕێگە نادرێ بیان بینن تاوەکو بزانن کۆی گشتی کەیسەکان لە چ چوارچێوەیەکایە بۆیە ئەمە ئەرچی سەرشانی حکوومەتەوە بە تایبەتیش ئەم کابینەی نوێیەم کە تەمەنی هەمووی مانگ و شتێکە بێت دەبێ بەڕاستی ئەگەر لەبەر سومعی خۆشی بێت قسەی جدی بکات لەسەری خۆم وەک ڕۆژنامەنووسێک کاتی هەنگاوەکان بەرەو دروستبوونی کابینەی نوێمە ڕۆشتن کەم تا زۆرێک ئومێدم هەبوو گەشتبن بوو بۆی کە کابینێکی پتە و باش بێت چونکە کەوتووە بەسەر کابینەکانێک ڕابردووە کە دنیایە قەیران و گەندەڵی و ئەمانەی هەبوو بەرحاڵ هیوادارم ئەم دەستگیرکردنی ئەم دوو ڕۆژنامەنووسە نەبێتە هەوێنی خراپبوونی کابینەی نوێم چونکە دوجار کابینەی نوێم پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی تاچی کۆمەڵگەی کوردیەوە هەیە بەڵام فعلەن هاوڕام لەگەڵەوەیە ئەگەر ئەمە یەکەم سەرەتای کارکردنی کابینەوە بێ بەداخەوە هەمومان ناومێ دەکات سەبارەت بۆی کە بەڕێز داماژەوەکی بەپێی یاسای ڕۆژنامەنووسان نابێت ڕۆژنامەنووس دەستگیر بکرێ من لەمەشا بەداخۆم چونکە ئەو یاسایە پێویست بەکار ئیشی لەسەر ناکرێت نەک تەنها ئەو یاسای بەڵکو هەتا بەدەستهێنانی زانیاری لەلایەن ڕۆژنامەنووسانەوە خۆ ئەمی یاسای بۆ دەرچووە بەڵام 2000 کەسیش پامەند نابێ پێوی و کەسیش قسەی لەسەر ناکات بۆیە حەقی خۆیەتی ڕۆژنامەنووسانەوە نەبێت دەنگ دەبن حەقی خۆیەتی ڕۆژنامەنووسان کەیسی کاکە بڕیار و ئەو هاوپیشەی تر چۆنەڵی بکەنە خۆک هەنگاوی یەکدەنگی تا فشارەکانیان زیاتر بێت چونکە من پێم وایە واقعەن ئەوەش سەرمێنراوە هەتاوەکو ڕۆژنامەنووسان بێدەنگ بن لە بەرامبەر خۆیانە لە بەرامبەر مافەکانی خۆیانە هەتا ڕۆژنامەنووسان بەردەوام بن لە جیاکاریکردن لەگەڵ یەکتریە دۆخیان لەمە خراپتر نەبێ باشتر نابێت من هەمیشە وتم یعنی ناکرێت ڕاستە ئێمە چەندین شەیدی قەڵەممان هەیە کە مای شانازی و سەربەرزی هەمومانن بەڵام بەڕاستی پێویستە ڕێگری بکەنەوەی کە جارێکی تر شەیدی قەڵەم دروست نەبێتوانێت دوو ڕۆژنامەنووس دوو هاوپیشەمان ئەگیریان بێسەر و شوێنەکەن کە زاگایلیان نییە چ دەربەستە بووی کە سوێنە ئەوانیش نەبنە شەیدی قەڵەم جابەر لەوەی بگەنە بەرەو مەرحەلەیە ئەرکی ئەخلاقی و ویژدانی و پیشەی هەمومان ئەو ڕۆژنامەنووسان بێنەدەن و لەسەر و هەموو ئەرکی ئەخلاقی دەستگا ئەمنەکانی هەرێمی کوردستانە بە تایبەت کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە بێتە دەنگ و سوێنە نەبێتە لەکەیەک بەناوچەوانەوە ڕاستیاوی کە لە هەرێمی کوردستانە گوزارێت لە چەند ساڵی ڕابردوودا بە بەردەوام هەڕەشێکی مەترسیدار هەبووە بۆ سەر ئازادیەکانی ڕۆژنامەوانی و ئەمی کە ڕۆژێ لەو چوارچێوەیە بە بەردەوام ئەگەر کاتێک ژیانی ڕۆژنامەنووس لە مەترسیان نەبوو بێ ئەوە لەبەر ئەوە نەبووە کە سیاسەکانی ئەم وڵاتەیە خۆت حکوومەتی ئەم وڵاتە پابندتر بوون بە یاسای ڕۆژنامەگەریەوە بەڵکو لەبەرەوە بووە کە ململانە سیاسەکانیان کاریگەریەکی گەورەی نەبووە لەسەر کاری ڕۆژنامەنووسان گەرنا لە هەر کاتێکە ململانە سیاسەکان تون بوو بێتەوە بێگومان دۆخی ڕۆژنامەنووسان لە بەردەمە ترسی گەورەترا بووە و ڕۆژنامەنووس لەم وڵاتەیە ئاکوژرێت هیچ پاساوێک نییە بۆ ئەوە هەتا ئێستا کاتێک تۆ بەرپرسانی تیرۆرکردنی سەردەشت و سۆران و کاوە و هەمووانی لەسەر ئازادی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانە کوژراون و دەحسێن کوژراون تۆ کەس دەستگیر ناکی لەسەری و ئەمانەیەک لا ناکەیتەوە ئەبێ چاوەڕێی ئەوە بکەین کە لە هەر ساتی لە ساتەکان ئەبێ ئێمەش بکوژرین ئێمەش ڕوبەڕووی مەترسێکی لەو شێوە بینەوە بێگومان ئەمەش لە چوارچێوەیە ئەوەی ئەمە ناشرینترەکە ئەیانەوێ پاساوی بۆ بدۆزنەوە بە پاساوی جۆراوجۆر ڕۆژنامەنووسان دەستگیر بکەن بە پاساوی جۆراوجۆر بیان خەنە زیندان لە کاتێکە بە پێی یاسای ڕۆژنامەوانی کە سەرۆکی هەرێم ئیمزای لەسەر کردو و پەرلەمانی
کوردستان دەری کردووە بە هیچ جۆرە نابێ ڕۆژنامەنووس بگیرێ بەڵام ئەوەی ئەیبینین ڕێک پێچوانی ئەوەیە نەک ئەگیرێن بەڵکو کەس نازانێت لەکوێن کەس نازانێت بە چه یاسایەک مامەڵەیان لەگەڵەکرێ هەر جارە و کەیسەکان بە جۆرێک لە جۆرەکان ئاراستە ئەکرێن ئەم دۆخە بەم شێوێ بەردەوام بێ ئەکرێ ئەمە هەڕەشە بێ بۆ هەر ڕۆژنامەنووسێک نەک بۆ هەر ڕۆژنامەنووسێک بەڵکو هەڕەشەیە بۆ سەر هەر تاکی کێم کۆمەلگایە کە چۆن بیانێ هەر کاتی بیانێ بیگرن و دەستگیری بکەن بیاین بێگومان بێدەنگبوون لەسەر ئەمە ئاستەیە ئەمەوە ئەکا مەترسیەکان زیاتر بن و تونتیژەکان بۆ سەر ڕۆژنامەنووسان وەم دۆخە بەرەو قەیرانی قوڵتر بێتەوە پێویستە ڕۆژنامەنووسانی ئێمە ئەمە بەرامبەر هەر ڕۆژنامەنووسێ بکرێ بەرامبەر هەر دەستگایەکی ئەلامی بکرێ بە هەر جۆرێ بێ سەرکۆنە بکرێ و ڕێگە نەدرێت ئەم کارە بەردەوام بێت چونکە بەردەوامبوونی ئەمە مەترسیەکان بۆ سەر هەمومان زیاترەکە و ئازادەکان لەم کۆمەلگایە بەرتەسکرەکاتەوە زۆر خراپەکە حکوومەتێک کە لە قۆناغی دەستپێکیایەتی ئەمە سەرەتاکەی بێ.